کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر داوای لە هاوڵاتیانی وڵاتەکەی کرد سەردانی عێراق نەکەن. بڕیار بوو 56 پەرلەمانتاری کوردستان ئەمڕۆ هەڵوێست بەرامبەر لێبڕینی موچە دەرببڕن، بەڵام تەنیا 4یان مانەوە و ئەوانی دیکە پەشیمان بوونەوە. لە یەکێک لە گوندەکانی سنووری پارێزگای هەولێر 2 فەردە زێر لەلایەن چەند کەسێکەوە دۆزرایەوە. بەرپرسێکی باڵای بنەماڵی بارزانیش بە زەبری هێز 2 فەردە زێڕەکەی بۆ خۆی بردووە. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. هەرچەندە بڕیار بوو 56 پەرلەمانتاری کوردستان ئەمڕۆ هەڵوێست بەرامبەر لێبڕینی موچە دەرببڕن، بەڵام تەنیا 4یان مانەوە ئەوانی دیکە پەشیمان بوونەوە. بڕیار بوو ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا 56 پەرلەمانتاری کوردستان هەڵوێستی خۆیان لەسەر لێبڕینی موچە ڕابگەێن و تا ئەو کاتەشی لێبڕین بەردەوام بێت نەهێڵن کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێت، بەڵام لەو ژمارەیە تەنها 4یان ئامادەبوون و ئەوانی دیکە پەشیمان بوونەوە. بەپێی زانیاریەکانی شارپرێست تەنیا 3 پەرلەمانتاری یەکگرتوو لەگەڵ 1 پەرلەمانتاری کۆمەڵ ئامادە بوون بۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی و پەرلەمانتارەکانی یەکێتی و گۆڕانونەوەی نوێ پەشیمان بوونەوە. ئەندامێکی لیژنەی کشتتوکاڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیاند دەواازەی سنووری ئیبراهیم خەلیل گەورەترین زیانی بە ئابووری عێراق گەیاندووە. عەلی بەدیری ئەندامی لیژنەی کشتتوکاڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد دەواازەی سنووری ئیبراهیم خەلیل لە پارێزگای دهۆک زۆرترین زیانی بۆ ئابووری عێراقەیە لەبەر ئەوەی دەواازەیەکی کۆنتڕۆڵ نەکراوە و بەراورد بە دەواازەکانی تر زۆرترین کاری قاچاقچێتی تێدا دەکرێت. ڕوونیشی کردوێتەوە دەواازەکانی تری ناوەڕاست و باشووری عێراقیش بەهۆی بڵاوبوونەوەی گەنجەڵی تیاندا هێشتا بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکراون. بەدیری ئەوەشی وتووە کۆنتڕۆڵ نەکردنی دەواازە سنووریەکان واتە بەردەوامی کاری قاچاقچێتی تیاندا، ئەوەش بەڕوونی لەوەدا دەردەکەوێت کە بڕێکی ئەجگار زۆر کاڵای دەرەکی هاوردەی بازاڕەکانی عێراق دەکرێت. پێشتریش عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق باسی لەوە کردبوو بەهۆی کۆنتڕۆڵ نەکردنی دەواازە سنووریەکانی عێراق لەلایەن پارت و میلیشیا چەکداریەکانەوە تەنها لە 100 داهاتی ئەو دەواازانە بۆ خەزێنەی دەوڵەت دەگەڕێتەوە. لە یەکێک لە گوندەکانی سنووری پارێزگای هەولێر 2 فەردە زێر لەلایەن چەند کەسێکەوە دۆزرایەوە. بەرپرسێکی باڵای بنەماڵی بارزانیش بە زەبری هێز 2 فەردە زێڕەکەی بۆ خۆی بردووە. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون دوێنێ لە گوندی سرێشمەی سەربەناحی خەلیفان لە سنووری پارێزگای هەولێر چەند هاوڵاتیەک لە کاتی کارکردن و هەڵکەندنی زەوی 2 فەردە زێڕیان دۆزیوەتەوە. بەوتەی ئەو سەرچاوەی نزیکە لەو هاوڵاتیانە و زانیاریەکانی بۆ شارپرێس ئاشکرا کردووە دوای دۆزینەوەی زێڕەکان. بەرپرسێکی باڵای سەربازی بنەماڵی بارزانی داوای زێڕەکانی کردووە، ئەوانەشی کە زێڕەکانیان دۆزیوەتەوە ویستویانە پێی نەدەن. سەرچاوەکە وتیشتی دواتر بەرپرسە باڵاکەی بنەماڵی بارزانی بە زەبری هێز و هەڕەشەکردن هاوڵاتیەکانی ناچار کردووە زێڕەکەی ڕادەست بکەن و لەلایەن هێزێکی سەر بەو بەرپرسە هەردوو فەرجە زێڕەکە براوەتە پیرمام. ئەوەشی ڕوون کردوێتەوە بە گوێرەی شێوە و نەخشەکانی سەر زێڕەکان مێژوەکەی بۆ نزیکەی 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. میدیای پارتی کرێکەرانی کوردستان ئاشکرای کردووە پارتی دیموکراتی کوردستان لە چەند شوێنێک بە مەبەستی گەمارۆدانی گەریلا و دواتر هێرشکردنە سەریان هێزێکی زۆری کۆ کردوێتەوە. ئاژانسی هەواڵی فورات ئاشکرای کردووە پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەی بەردەنازی نزیک چای هەڵگورت دەستی کردووە بە جم و جۆڵی سەربازی و دەیەوێت دەوروبەری هێزەکانی گەریلا گەمارۆ بدات و هێرش بکاتە سەریان. ئاژانسەکە ئەوەشی بڵاو کردوێتەوە هێزەکانی پارتی لە ناوچەی بەردەنازی نزیک چای هەڵگورد و قەزای حاجی ئۆمەران دەستیان بە جم و جۆڵی سەربازی کردووە. هەروەک مەترسی ئەوەشی نەشاردوێتەوە پارتی خۆی ئامادە دەکات بۆ هێرشکردنە سەر گەریلا و دەیەوێت ناوچەکانی گەریلا لە نزیک چای هەڵگورد و ناوچەی حاجی ئۆمەران گەمارۆ بدات. ماوەی چەند ڕۆژێکە گرژەکانی نێوان پارتی و پەکەکە لە ناوچەی بادینان زیادی کردووە و بۆ هۆیەشەوە تاوەکو ئێستا 6 پێشمەرگە شەهید بوون. کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر داوای لە هاوڵاتیەکانی وڵاتەکەی کرد سەردانی عێراق نەکەن. ئەمڕۆ کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر لە لاپەڕی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک داوای لە هاوڵاتیەکانی وڵاتەکەی کرد بەهۆی بوونی حاڵەتەکانی کۆرۆنا و تیرۆر و ڕوفاندنەوە سەردانی عێراق نەکەن. داواشی لەو کەسانە کردووە کە سەردانی کۆنسوڵخانەی ئەمریکا دەکەن و تەمەنیان لە 10 ساڵ زیاترە دەمامک بەکاربهێنن. کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ئاماژەی بۆ ئەوەش کردووە کاتی سەردانیکردنی کۆنسوڵخانە بەهۆی ڕێنوێنیەکانی خۆپارێزیەوە سنووردار دەبێت. ئەو ئاگاداری ئەمریکا لە کاتێکدایە بەهۆی هەڕەشەی میلیشیا شیعەکانی نزیک لە ئێران بۆ بە ئامانجگرتنی بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق زۆر کات هێزەکانی ئەمریکا لە حاڵەتی ئامادەباشیدان. خواتان لەگەڵ بێت.